با لە یادی گیانبەخ کردوانماندا ڕۆژەکانی 28 و 29 ڕێبەندان دەست لە کار بکێشینەوە و یادی ئازیزانمان بەرز ڕابگرین. زیاتر لە مانگێک بەسەر کۆمەڵکوژی جەنایەتکارانەی جەماوەری خەڵکی ناڕازی لە شارەکانی ئێران تێدەپەڕێت. کۆمەڵگا هەروە لێوان لێوە لە ڕق و بێزاری بەرامبەر بکوژانی جگەرگۆشەکانمان. لە ڕۆژەکانی 18 و 19 بەفرانباردا یەکێک لە ترسناکترین و جەنایەتکارانەترین لاپەڕەکانی مێژووی کۆماری ئیسلامی هەڵدرایەوە و بەدەیان هەزار کەس بە گولەی ڕاستەوخۆی ڕژیمی کۆنەپەرستی دەسەڵاتدار خەڵتانی خوێن کران. دەیان هەزار کەس دەست بەسەر کراون و مەترسی لە سێدارەدانیان لەسرە. ئەم ڕژیمە جەنایەتکارە ناتوانێت و نابێ بەسەر ئەم ڕووداوەدا بە سانتایی تێپەڕێت و بە تێپەڕبوونی زەمەنی بسپێرێت. ئێستا بە نزیکبوونەوە لە ڕۆژەکانی سێشەمە و چوارشەمە 28 و 29 بەفرانبار چلەمین ڕۆژی ئەم جەنایەتە جم و جۆڵێکی بەرچاو و بەربڵاو لە نێو بنەماڵە و دۆستان و نزیکانی گیانبەخ کردووان لە هەموو شارەکاندا دەستی پێکردووە. با بنەماڵە و کەسوکاری ئەو دەست بەسەر کراوانەی کە نیگەرانی گیانی ئازیزەکانیانن بە تەنیا نەهێڵینەوە و لە هەر کوێیەک بین لەو دوو ڕۆژەدا دەست لە کار بکێشینەوە و لەسەر گۆڵکوێ قارەمانانی بوێر و چاونەترسی ڕێبازی ئازادی کۆ ببینەوە. بە یادی ئەو شانازی خۆڵقێنەرانە چەپڵە لێ بدەین، سەما بکەین و دروشم بڵین. با بنەماڵە سەربەرزەکانی گیانبەخ کردووانمان لە ئامێزی خۆشەویستی خۆمان بگرین بۆ ئەوەی ئەوان سۆز و هاوخەمی و هاوپشتی قۆڵی کۆمەڵگایەک لە ناخەوە هەست پێ بکەن و دەسەڵاتدارانی سەرکوتگەریش لە ئاست و ڕێی و بێزاری جەماوەردا ترسی مەرگیان لێ بنیشێت. ئەم دوو ڕۆژە زۆر تایبەتە، چۆنکە وەبیرهێنەرەوەی ڕۆژانێکن لە میژووی حکوومەتێکدا کە تەنیا بە سەرکوت و جەنایەت بەرەو ڕووی جەماوەری مافخواز بۆتەوە. با ئەم ڕۆژانە وەبیر هەموو لایەک بینینەوە، با شار و گەڕەک و ناوەندەکانی کار و خوێندن لەسەر تاسەری ئێراندا بخەین و لەسەر گۆڵکۆی گیانبەخ کردووان ڕێوڕسمی شکۆدار و شایستە بەڕێوە ببین. با بە دوژمنان ڕابگەینین کە ئەم کۆمەڵگایە پاشەکشە ناکات. با نیشان بدەین کە ئەم حکوومەتە جەنایەتکارە لەم وڵاتەدا هیچ جێگایەکی نییە. خوازیاری ئازادی دەستبەجێ دەست بەسەرکراوان بین و نیشان بدەین کە دەست لە ناوی دەستی یەکتر و یەکگرتووانە تا کۆتایی ڕاوەستاوین. هەرچی شکۆدارتر بێت ڕێوڕسمی یادی قارەمانانی ڕێبازی ئازادی و ڕزگاری حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران، حیزبی کۆمۆنیستی ئێران. 24 ڕێبەندانی 1404 هەتاوی 13 فێڤریای 2026 زاینی.